لە سەرەتای ساڵی 2006 تا ئێستا لە سنووری پارێزگای هەولێر نزیکەی 450 مۆڵەتی وەبەرهێنان بە سەرمایە 30 میلیارد دۆلار دراوە بە وەبەرهێنەران. لە کۆیان پرۆژانەش 86یان پرۆژەی یەکەی نیشتەجێبوون بوونە کە 45 پرۆژەیان خەڵک تێیدا نیشتەجێن و ئەوانی دیکە بە تەواو نەکراوی یان بەڕاکردنی خاوەنی پرۆژەکان ماونەتەوە. بەم هۆیشەوە تەنها لە 3 پرۆژەی تەواو نەکراو زیاتر لە 6,000 هاوڵاتی هەولێر زەرەرمەند بوونە. ئەم پرۆژە نیشتەجێبوونەکان لە سنووری پارێزگای هەولێر 45 پرۆژە لە کۆی 86 پرۆژە خەڵکی تێدا نیشتەجێەوە هیچ کێشەیەکی نییە. ئەوانەی کە کێشەی بچووکیان هەیە دەتوانم بڵێم خۆی لە 10 پرۆژە تا 12 پرۆژە دەبینێتەوە و 3 پرۆژەشمان ئیعلانمان بۆی کردووە کە وەبەرهێنەری نوێ بێن و ئەوانی تریش لە قۆناغی جێبەجێکردندان و تەسەوڕ دەکەین لە ئایندەیەکی نزیک ئەوانیش هاوڵاتیان تێدا نیشتەجێ بن. وتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان لەسەر ئەم کەرتە گرنگە دەڵێت هاوڵاتی زەرەرمەندی یەکەم بوونە لە پرۆژەی یەکەی نیشتەجێبووەکان و حکوومەتیش سەرکەوتوو نەبوو لەم کەرتە کە بودجەیەکی زۆری بۆ تەرخان کردبوو، بۆیە با پێویستی دەزانێت پێداچوونەوەی جددی لە کەرتی وەبەرهێنان بکرێت. پشکی گەورە لە هەولێری پایتەختە واروها سلێمانیش بەشێکی کەمی تایە، دهۆکیش لە سلێمانی کەمتریتیایە، بەڵام کێشە گەورەکان کە ئێستا تا سەنەگەشتونەتە من بەس و چارەسەری بۆ نەدۆزراوەوە لە هەولێری پایتەختە. ژمارەیەک لەو هاوڵاتیانەی کە زەرەرمەند بوونە لەم پرۆژانە سکاڵیان لای دەستەی دەستپاچی تۆمار کردووە. ئێستا بەشێک لەم سکاڵایانە لە ژێر لێکۆڵینەوەدان. 8 داوای هەواڵدەریمان هەیە و 11 داوای سزاییمان هەیە، جەزاییمان هەیە. ئەوانەی ئێستا بابنەی دادوەری تایبەتمەندە بە دەستەی دەستپاچی بینیویتی و تاوەکو ئێستاش بابنێن ئەوانە لە زومنی لێکۆڵینەوەدان. لە ساڵی 2014 بەهۆی شەڕی تیرۆرستانی داعش و قەیرانی داراییەوە 180 پرۆژەکانی وەبەرهێنان وەستان. لە ساڵی 2017 بەهۆی دەرکردنی چەند بڕیار و ڕێنماییەک لەلایەن حکوومەتەوە 130 بۆ 140 پرۆژەکان دەست پێکرانەوە، بەڵام تا ئێستا 160 پرۆژەکانی وەبەرهێنان وەستاون و بە تەواو نەکراوی ماونەتەوە. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.